ئیدارەدانی حکومڕانی لە هەرێمی کوردستان کە ماوەی 26 ساڵە دوو حیزب تەواوی داهاتی ناوخۆی و مەلەفی نەوتیان لەبەردەستدایە. ئێستا دەرهاویشتەکانی ئەو دەستکەوتانیان بریتیە لە قەیرانێک کە سەر تاپای دامەزراوەکانی حکوومەتی گرتۆتەوە و هاوڵاتیانیش دوو ساڵە گیرۆدەی ئەو قەیرانە بوونە. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە کێشەی سیاسی و باڵادەستی لایەنێک یان دوو لایەنی سیاسی لە ئیدارەدانی ئابووری لەسەر بنەمای بەرژەوەندی بۆتە هۆی ناڕوونی لەو داهاتەی دەستی حکومەت دەکەوێت و ڕەخنەکانیش بەڕووی ئەو حکومەتەدا بەردەوام ڕووی لە زیاد بووندایە. بەشداری نەکردین لایەنە سیاسیەکان لە حکومڕانی بەتایبەت ئیدارەدانی باری ئابووری یەکێکە لەو هۆکارە سەرچیانەی بۆ سەبەبی دروستبوونی ئەم قەیراندارێک کەستا ئێمە نازانین ئەو نەوتی لە هەرێمی کوردستان دەڕوا ینی ڕێژەکەی چەندە بە چەندە فروشێ دەگەڕێتەوە بۆکوێ دەگەڕێتەوە. ئاماژەی زۆر ڕوون بەدەستن لە بەردەستمان هەیە کە ئەو پارەیە بەشمان دەکا بەڵام باردۆخێکی سیاسی ڕێگری کردووە. ڕەنگە لایەنێکی سیاسی ڕێگری بکەلەوەیکەوە ئێمە تەفاسیلەکەی بزانین گومان گلەی دەکەین. ئەگەرچی بیانووی حکوومەت و بەرپرسانی هەرێم لە سەرەتای دروستبوونی قەیرانی دارایی و بڕیاری کەمکردنەوەی موچەی فەرمانبەران دابەزینی نەوت بوو، بەڵام دەبینین لە ئێستادا نەوت بەرز بۆتەوە و داهاتێکی زەبەلاحیش لە ناوەخۆ کۆ دەکرێتەوە، بەڵام قەیرانەکە بەردەوامی هەیە. شارەزایەکی بواری نەوتیش دەڵێت پێویستە لەگەڵ بەرزبوونەوەی نەوت ژیانی هاوڵاتیش گۆڕانی بەسەردا بێت. لە ئێستادا بەپێی ئەو نرخەی کە هەیە نرخی نەوت کە زۆر بەرز نەبووتەوە ناتوان بڵێم کە ڕەوشی دارایی چارەسەرەکە، بەڵام دەتوانم بڵێم کە تەکانێک دەدا بەرە و باشترکردنی ڕەوشی دارایی نەک بە شێوەیەکی یەکجارێکی بەڵکو بە شێوەیەکی ڕێژەیی. هەر گۆڕانکاریەک ڕووە و سەرەوە لە نرخی نەوت ئەبێ گۆڕانکاری بێ بە ڕووی ڕووە و سەرەوە بژێوی خەڵک و موچە و قوتی خەڵکی کوردستان. هەرێمی کوردستان کە خاوەن نەوتێکی زۆرە و لە چەندین سەرچاوەی تریش داهاتێکی خەیاڵی دەست دەکەوێت، بەڵام هاوڵاتیانی لە خراپترین ژیاندا گوزەر دەکەن. بەڕای شارەزایانیش کێشە سیاسیەکان و ئامانجە حیزبیەکان هۆکاری سەرەکین لە دروستبوونی قەیرانی دارایی و بەکارهێنانی ئەو داهاتەی دەست حیزبی باڵا دەست دەکەوێت و بە ئاراستەی بەرژەوەندیەکانیان دەستا و دەستی پێدەکەن، لە کاتێکدا خەڵکیش لە دیار چاوەڕوانی بەرمیلێک نەوت و نەبوونی کارەبا و دەیان کێشەی تر دەناڵێنن. ئاراس عەزیز کەناڵی پێیام هەولێر.